بەڵێ بەپێی ئەو بڕیاری دوای چەند زنجیرەیە کۆبوونەوە لەسەر ئاسی وەزارەتی پەروەردەی عێراق و وەزارەتی سەحەی عێراق بۆ خۆ ئامادەکردن بۆ کردنەوەی قوتابخانە لە 29 یانزەیە ئەو هەنگاوانی کە گراوەتە بەر ئەوەیە کە دەبێت وەزارەتی سەحا هەستێ بە تاوتوێکردنی قوتابخانەکان بۆ پاکردنەوەی ئامادەکاری تەواوی بۆ بکرێ لەبەرەوەی ئەم ڤایرۆسە دەبێت پێشبخت ئامادەکاری تەواوی بۆ بکرێ هەروەها سەرجەم قۆناغەکانی خوێندن لە یەک کاتا دەوام ناکە هەر قۆناغی لە ڕۆژێکی بۆ دابین کراوە ڕۆژی شەمانیش لە مەولا دەوام ئەبێت بۆی بتوانێت کەمترین خوێندکار لە پۆلێکادا بنیشێت بۆی ڕێگری تەواوی بکرێ لە ڤایرۆسەکە وەروەها هەنگاوی سێمیش ئەوەیە کە وەزارەتی پەروەردە هەڵەستێ بەکەمکردنەوەی پرۆگرامی خوێندن بۆی بتوانین لەم ماوەکەمەیە کەمترین پرۆگرام بخوێندرێت و خوێندکارەکان تیا سوودمەند بوون ئەو بابەتانی کە لە ڕۆژێکە زیاتر خوێندنی تیاکرێ بابەتە عیلمیەکانە ئەوانەی تریش لە ڕێگەی ئۆنلاینەوە هەوڵ ئەدرێت کە ئەو بابەتانەش وەربگرێ خوێندکارەکان.